لەگەڵتان بەردەوامە بین. جا ئەمڕۆ هەر لە ئاستی جیهانە خۆی دەرفەتێکە بۆی کە ژنان بتوانن توانەکانی خۆیان زیاتر ڕابگەێنن، بیسەلمێنن و ئەوەی کە بڵێن بۆ نمونە ئێمە دەستکەوتی ئالەم چەشنەمان هەبوو لە بوارە جیاوازەکان. لەم بەشەی بەرنامەکەمان ئەمانێت قسە بکەین لەسەر ئەدەبیاتی ژنان، لەسەر قەڵەمی ژنان و لەسەر ئەوەی کە بۆ نمونە لەمپەرەکانی بەردەم ئەوەی کە خاتونێک بیەوێ بینووسێت چییە لای خۆمان بە چ شێوەیەکە و ئەوەی کە بۆ نمونە ئەڵێن ئەدەبیاتی ژنانە ئەدەبیاتی پیاوانە بەڕاستی بە ئەدەبیاتەوە ڕەگەز واتای هەیە یان بۆ نمونە لەوانەیە ئەمە باوەڕێک بێت کە وای کردێ ئەم تێبینیە دروست بێت. لەسەر ئەم بابە تا ئەدوین جا باسمان کرد ئەمڕۆ ڕۆژێکە بۆ سەلماندن و دەرخستنی دەرفەتەکان. ئەمڕۆ یەکێک لەو خاتونانەی کە بۆ خۆی نووسەر وەرگەرێکی بەتوانای لە پاڵیشا مامۆستای زانکۆی لامان ئامادێ خاتوو مامۆستا ڕێزان حەسەنی کە بە ڕێزان خۆی زیاتر لەسەر ئەم بابەتی ئەدەبیاتی ژنانە گفتگۆی لەگەڵ دەکەێت. زۆر سپاس. منیش پیرۆزبایی ڕۆژی 8 مارسەکەم ڕۆژێک کە بەناو دانراوە بۆ دەرکەوتنی توانەکانی ژنان و بۆەوەی کە ژنان خۆیان بە تاکێکی سربەخۆ بناسێنن. لە بواری ئەدەبیاتە وەکو چۆن باسەکرێ بۆچی ژنان کەمتر دەرکەوتون و ئەدەبیاتی ژنان تازەیە. لە ڕاستیە وەکو ئەدەبی جیهانی ئێمە تا سەدەی 18 نووسەری ژنمان نەبووە. کێشەکانیش ئەوەیە لە سەرەتاوە ئێمە ئەگەر بچینەوە مێژووی کۆنیش پێش زاین ینی پێش با بڵێن ئەم تاریخەکە ئێستا پێڵێن زاینی مامۆستای سوکرات ژن بووە کە فەلسەفەی پێناساندووە. بەڵام لەمپەرەکان چین دیسان هەر ئەبێ هەر لە سەرەتاوە ئێمە باسی بکەین کە ئەوەی کە پیاو خۆی بە هەژمون زانیوە، پیاو خۆی بە دەسەڵات زانیوە و نەیویستووە هاوتایەکی بۆ ساز بێت ئەوی ژنان بێت و هاوتای ئەوان بن و تواناکانیان لەو ئاستەیە بێت. ئەمە ئەڕواتە ئەگەینە دوای قڕۆنی وەستا یان میدڵ ئەیج بە ئینگلیزی سەدەکانی ناوەڕاست. ئەگەینە ڕەنەسانس. لە دوای ڕەنەسانس کە گۆڕانکاری بەسەرایەت و دەسەڵاتی کلیساکان کەمترە بێت و دین سالاریش خۆی باوک سالاری و پیاو سالاری پێوە دیارە طبعاً لە هیچ کوێیەکە سربەخۆیی ژنان دانەنراوە نە لە دینە نە لە مێژووە نە لە سیاسەتانە لە ئەدەبە. بۆیە لە سەدەی هەژدەیەمە وۆڵستۆن کرافت وەکو دانەری کتێبێک باس لەوە کە دەرنەکەوتنی ژنان بۆ هۆکارەیە کە پەروەردە نەکراون و هەمیشە ژنان بە ڕەگەزی دووهەم ئەناسرێن. نەخێوان نییە ژنان ئەتوانن لە هەموو بوارێکە توانا بن و زۆر جاریش تواناترن لە پیاوان پەروەردە بکرێن. ئێستا بۆ نمونە لە ساڵانی پێشووتردا لە دەیە پێشوەکانە ئەمان بینی نووسەرە ژنەکان کە قەڵەمێکی بە تواناشیان هەبووە هاتوون لەبەرێکە متمانە لە خوێنەر دروست بکەن بەبێ با بڵێن دادوەری ڕەگەزی قەڵەمەکەیان هەڵسەنگێن کارەکان بخوێنەوە هاتوون بە ناوی پیاوە کارەکان بڵاو کردوێتەوە. یعنی بەداخەوە ئەم نەبوونی متمانە بە قەڵەمی ژن لە دێر زەمانەوە هەیە. ئەم نەبوونی متمانە ئێستا باسی لایەنێکت کرد بەڵام ئەگەڕێتەوە بۆچی ئایا بەڕاستی قەڵەمی ژنان نەیتوانی خۆی بسەلمێنێت؟ وەکو ئەوەی کە قەڵەمی ژنان نەیتوانیوە خۆی بسەلمێنێ نا لە ئێستا ئێمە قەڵەمی بەتوانای ژنمان هەیە. ژنان لە ئێستایە ڕەخنەگرن تەوەرنووسن لە دێر زەمانەوە من پێتەڵم مێژوەکەی زۆر تازێ لە ئەتوانین بڵین لە سەدەی هەژدەیەوە دەرکەوتووە خوێن چونکە ژنان بۆ ئاستە لە تێگەیشتن گەیشتن کە ئێمەش پێویستە بۆ خۆمان مێژومان هەبێت. ئەو شتێک کە تا ئێستا پیا و سەروەری پێوە کردووە و خۆی بە یەکەم زانیوە ژنان هاوتا لەگەڵ ئەوان خەریک بوون. ئێمە کە باسی ماری وۆڵستۆن کرافت ئەکەین لە ڕاستیە لە دوای ئەوە ئیتر ئێمە نووسەری ژنمان ئەبێت وەکو جین ئاستن وەکو جۆرج ئلیەت وەکو خۆشکەکانی برۆنتە ئێمیلی و شارلۆت برۆنتە. لە ڕاستیە جۆرج ئلیەت بۆچی بە ناوی پیاوەوە ئەو کاتە نووسینەکانی بڵاو ئەکردەوە
هەروەکو چۆن ئەڵەی بڵاوکراوەی ژن لەو کاتەیە زۆر متمانەی پێ نەکراوە. من ئەمەوێ خاڵێکی تریش ئاماژە پێ بەم نووسینی ژنان بە چیرۆک و بە ڕۆمانەوە دەستی پێ کردووە. ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ژنان ئەیانەوێ باسی ژیانی ڕۆژانی خۆیان، باسی ئازارەکانی خۆیان بکەن لە سەرەتاوە. چونکە وەک ئەبینی ئێمە بابەتێکمان بێ دەربڕی ئازارەکانمان بێ گێڕانەوەمان هەبێ ئەتوانین بیگوازینەوە ئەم ئازارانە کەسانی تر لێمان تێبگەن و هەروەها بیشتوانین لەو ئازارە دەرباز بین. لە ڕاستیە لە سەدەی 19 ماکەیتر دەرکەوتنی زانستی دەروونزانیشە هاوتا نووسری ژنیشمان زۆر ئەبێت. لە ڕاستیە ژنان ئەگەن بەوەی کە ئەمانیش تاکێکی سربەخۆن لەوە تێ ئەپەڕن باسی ئازارەکان کەن، باسی ژنانی تریش ئەکەن، باسی ئەوەکەن کە خۆیان ئەبێ سربەخۆ بن، باسی ئەوەکەن کە ژنانیشە بێت دەستیان ببێ لە نووسینی مێژوو، لە نووسینی ئەدەب، لە سیاسەتە، لە بواری ئابووریە و بۆیە ژنان ڕاستە درەنگ دەرکەوتون بەڵام بە قووەت دەرکەوتون و کاتە تواناکان هەبووە بەڵام هۆشیاریەکە بوێریانی هۆشیاریەکە ئەوە بووە کە هەمیشە ژنیان بە ڕەگەزی دوو هەم زانیوە. لە ڕاستیاوەکو وۆلستۆن کرافت ئەڵێ ژن کەمتر نییە لە پیاو بەس نەکەوتووەتە بەرپەروەردەوە. بۆیە زۆر باشە. ئەکرێت لەوەی کاتێک ئێمە خاتونێکمان هەبێت کە نووسەر بێت و لە بواری ئەدەبا کار بکات یەکسەر ئەو نووسینانەی کە ئەینووسێتن بە بابەتێکی ژنانە نایبن یا خۆتەن دەجا بە فێنیزمیزم نایبن یا ئەتو لەسەر بابەتە جیاوازەکانیش ژن ڕۆڵی کارای هەبێت چا پێشەوەی وەڵامەکەم بیتەوە. من پێم خۆشە بۆ نێم ڕۆژەوە گوڵێکیشە پێشکەش بکەم لە پاشاندا وەڵامەکەشمان وەرگری بەدەم ڕۆژپەمەیارەکەشت بکە حەزم لە سوورەکە گیانە خۆش بوتم هەروە پرسیارەکەشت بکە. زۆر سپاس. هینێکی ئەوەشی تیابوو ئەمەشمانەیە بۆ ئێوارە دەستان خۆش بێت لێرە پەیوەندە دەستی پەنجەی خۆش بێت. ئەمەشم لە سەرەتاوە بوو ئێسەش درەنگ نییە وەکو ئەدەبی ژنانە ئێمە کە باسی ئەدەبیاتی ژناناکەین لە ڕاستیە وەکو پێتەڵێم لە سەرەتاوە ژنان ئێستا زمانی ژنانەیان نەدۆزیوەتەوە وەختێک کە ئەنووسن وازانی پیاوێک نووسیویەتی. بەڵام ئەم ئەدەبە لە کوردیشە یەکەم کەسێک کە دەستی کردووە بە نووسین و کەسێکی ناسراوە و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەری هەڵداوە و خاتوو مەستورە ئەردەڵان کە یەکەم مێژونووسی ژنە. بەڵام لە دەربڕینی شعرەکانیان لە ئەدەبەکەیەوە کاتێکە وەسفی خەسرەوخانی هاوسەریەکە کە لە ژیانیشان نەماوە وەکو ئەوەی پیاوێک بە ژنێکە هەڵبات و ستایشی ژنێک بکوەها شعرەکانی نووسیوە. بەڵام ئێمە دوای ئەو جیهانارا خانمی پاوەییمان هەیە کە ئەویش هاوسەری یەک لە میرەکانی ئەو کاتە ئەبێت ئەو ژنانە ئەنووسێت ئەو بەوە گەیشتووە کە ئەبێ ڕنگ و بۆی ژنان لە نووسینەکانیانە دەربکەوێ ناڕازیە بەوەی کە هاوسەرەکەی یا مەعشوقەکەی لی تێناگات لە نووسینەکان یا باسی ئەمە ئەکات. ئێمە لە دوای ئەوە من ئەمەوێ ڕاستەوخۆ تەرکیز بخەمە سەر ئەدەبی کوردی بەڕاستی ئێمە چونکە ئێستا کەسانی دەرکەوتومان هەیە کەسانی پێگەشتومان هەیە بۆیە زۆر زۆر جێخۆیەتی ئێمە باسی زێنەبخان بکەین کە خۆی بە کچە کورد ناساندووە لە نووسینەکانیە. زێنەبخان خۆی بە ئەسڵ کۆییە و لە سەرەتای سەدەی 20ەما لەدایکە بێ لە 1970دا و بە داخیشەوە لە 1963 بە هۆکاری شێرپەنجەتیا ئەچێ. بەڵام ئێمە ئەدەبی ژنانی کورد تەنانەت هەر باسی ئازارەکانی خودی ژنان نییە. ئەتوانین بڵێن ئینتەرسێکشناڵە ئینتەرسێکشناڵ بە واتایە کە باسی سیاسەتەکە باسی نەتەواکە باسی چەسانەوەی چینایەتی ئەکات ینی هەموو ئەمانە لە ئەدەبی ژنانی کووردا دیارە بە تایبەتی زێنەبخان یەکەم ژنی کووردە کە ڕۆژی یەکی ئەیار شعر بە کوردی ئەنووسێ و شعری هەیە دەربارەی ڕۆژی یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکاران هەروەها شعری هەیە دەربارەی پێشمەرگە و خەباتی کورد خەباتی نەتەوە. بۆیە خۆشی سەر بە حەزبی هیوا بووە ئەو کاتە یەکێک لە چالاکوانە سیاسیەکان بووە بەڕاستی و دوو کوڕیشی شەهیدە هەر لەم بوارەیە. بۆیە ئێمە ناتوانین ئەم مێژووەمان لە بەرچاو نەگرین. دواتر ئێمە وەکو ژنە نووسەر ئەگەر باسی بکەین کەسانێکمان هەیە وەکو خاتوو نەسرین جەعفەری وەکو ئەحلام منسوور وەکو خاتوو گەلاوێژ ئەم کەسانە ڕاستە خۆیان نووسیویانە
خۆیان بەوەیان دانەناوە کە ئەدەبێکی فێمینیستی ئەخولقێنن یا ژنانە ئەنووسن ئەوە ئێمەی خوێنەرە کە بڕیار ئەین وەکو ڕەخنەگر و وەکو تەوەرزان لە بواری فێمینیستیا دای ئەنێ. مامۆستا ڕێزان ئایا هەر قەڵم کە ژن گرتی بەدەستی و نووسی ئێتر حسابی فەمەنیستی بۆ کرێت؟ کە ژن نووسی زۆرێک لە ژنان خۆیان بە فێمینیست دانانن، بەڵام ئەگەر دەربڕی ئازارەکانی ژنان بێت وەکو ئەوەی کە ئێمە زۆر شاعری کوردیشمان هەیە لە ئێستا ویستم ئاماژە بم بەڕاستی بەڕێز خاتوو کەژاڵ ئەحمەد، بەڕێز خاتوو تەرزە جاف، خاتوو دڵسۆز حەما، هەروەها ژیلا حسێنی لە ڕۆژهەڵات، ئەم کەسانە نووسیویانە. ئێستا لە ئێستەیە من ئەزانم خاتوو کەژاڵ ئەحمەد خۆی ئەوێ دەربڕی ئازارەکانی ژن بێت، تەرزەجا فەر بەو شێوازە، خاتوو دڵسۆز حەما. یەک لە گرفتە هەرە سەرەکیەکانی نووسینی ژنان ئەوەیە کە ژنان بە هۆکاری پەروەردەکردنی مناڵ مەشغوڵ بوون بە ئیش و کاروباری ناوماڵەوە، زۆر جار تەرکیزیان کەمە بێتەوە، زۆر جار پچڕ ئەنووسن. جا ئێستا هەر ژانڕێک بێ، ژانری ڕۆمان بێ، ژانری شعر بێ، ئەمانە جا ئەمە جێگەی باسە کە ئێمە ئەبێ ورد ببینەوە لەسەر ئەوە بۆچی نووسینەکانی ژنانیش کەمترە. لە ڕاستیە ئەگەر دەرفەت هەبێ بە هەموو لەمپەرەکانەوە ژن هەوڵی ئەوە ئەیا کە بنووسێت. لە ئێستا ئەمە بەس تەنها شاعرمان نییە، ئێمە ڕۆمان نووسی زۆر بەتوانامان هەیە لە نمونونەکان خودی دکتور شۆمان هەردی کە خۆی بەڕێزیان لە زانکۆ ئەمریکیەکە ئێستا مەشغوڵی با بڵێن وانەوتنەوە ئەوانە نووسەنتەری جەندەرناسییان داناوە، هەروەها دواتر خاتوو ئەسمە سۆفیەمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێزیان ڕۆمان نووسن و ڕەخنەگری ئەدەبین و دواتر کەسێکن کە بەرهەمهێنەری فیلم و ئەنیمەیشنن، هەروەها کاتە ژمارەیەکی باشیش لە ئێستامان خۆشحاڵیەوە هەیە. بەڵام لەوانەیە یان ژیان یان کەشەکە زۆر ڕێگە نەدات کە بتوانێت وەکو خۆی ئیشەکانیان بسەلمێنرێ. جا ئێستا مامۆستا ڕێزان جەنابەت پێمان بڵێ کە ئێمە هەندێک جار هەرچەند لەوەتەی بۆ خاتوونی کورد بە شەرمنیەوە ناسراوە، بە لە سەرخۆی ناسراوە، بە ئەوەی کە بە حەیابێت ناسراوە، بەڵام هەندێک جار هەیە ئەم بابەتە لانەی گرفت بۆ خاتوونەکان دروست بکە. ئەگەر بۆ نمونە خاتوونێک بێت باسی بابەتێکی گرفتی ناو ژنان بکات لەسەری بکەوێت، یعنی ئەو نەوێرێت کە لەسەر ئەم بابەتە بنووسێت. ئێستا هەموو کەس لەوانەیە بوێری نەوەڵ سەعداوی نەبێت لەسەر خەتەنەی ژنان بنووسێت، بەڵام ئەمە بابەتێک بۆ کێشەیەکی دروست کردو بەڕاستی بۆ زۆرێکی زۆری ژنان و کچان لە وڵاتە لە لای خۆشمان کە بە خۆشحاڵی ئێستا زۆر کەمەوە، بەڵام لانەی گرفتەکە هەبێت هێشتا لە ناو هەنجە. ئەمە نمونەیەکە، چەندەها نمونەی ترمان هەیە. بۆ لەوانێت تا ئەو سنوورە ڕێگە پێدراوەکەی بە کۆمەڵگە و کەلتوری خۆمان ئەم بوێریە هێشتا لە قەڵەمی ژنانی ئێمان نییە، یان ئەبێت چۆن ئەم بوێریە هەبێت، یان ئەم بوێریە ئەگەر هەیە چۆن پاڵبشتی بکرێت. ڕاستە من هۆکارێکی سەرەکی بۆ ئەم بابەتەدا بنێم. لە ڕاستیە لە ئێستا ئێمە هێزە کۆنزەرواتەکان زۆر ڕێگری لە ئەدەبی ژنان و بە تایبەتی فێمینیست بوونی ژنان ئەگرن، لەبەر ئەوەی وا هەستەکان ژنان ئەگەر بێنە نووسین و ئەگەر دەنگ هەڵبڕن شیرازەی بنەماڵە تێک ئەچێت، یان ئەوەیە هەژمونی خۆیان لە دەست ئەیەن. بەڵێ ژنان پێویستە لە نووسینەکانیانە زۆر ڕاشکاو بن، زۆر بوێر بن و ئەمەش بەچی سازە بێت. ڕاستی ئێمە لە کۆمەلگایەکژین زۆر هۆشیاری لەم بابەتانەکەمە. ئەگەر وشیار ببینەوە، ئەگەر بخوێنین، ئەگەر خۆمان پەروەردە بکەین، لە ڕاستیە ئەو شەرمەی کە ئێوە باسی ئەکەن تا ئاستێکی زۆر لا ئەچێت. ئێمە خاتوو ئەحلام مەنسوورمان هەیە کە زۆر ڕاشکاوانە لە نووسینەکانیا باسی ئازارەکانی ژنانی کردووە. ئێمە پێویستمان بە کەسانی وەکو خاتوو ئەحلام مەنسوور هەیە. ئەم هۆشیاری چۆن دروستە بێت؟ ئەم هۆشیاریە بە پەروەردەکردن، بە خوێندن، بە کۆرسات. لە ئێستایا سۆشال میدیا زۆر بەرفراوانە. تەسەورەکەم ئەم شەرمە بەم شتانە تا ڕادەیەکی زۆر لا بچێت. بەڵێ خۆی ئەم شەرمە خۆی لەمپەرێکە لە بەرنووسینە.
ئەمە هەمیشە پاس لە ئازارەکانی ژنانەکەین هەمیشە پاس لە واکەن کە بۆ نەژنە تاوانکاری بەرامبەر کراوە یاخود بۆ دەربڕینی ئازارەکانی ژنانە بەڵام تا چەند گرنگە ئیدی کار لەسەر ئەوش بکەینەوەی کە تواناکانی ژنان دەربخەین هێزەکانی ژنان دەربخەین لەبەر هەمیشە شتێکەیە کە پاس ئەکرێت لەوەی کە ئەگەر ئێمە ئەوەندە ئازارەکانی ژنان پیشان بین وەکو چەند بڵێ وەکو بوونەوەرێکی دانی کە بە بەزەیەوە سیر بکرێت بەڵام ئەکرێ وا لە ژنان بکەین کە ڕوڵێکی بەرچاوتریان هەبێت و بە شێوازێکی جیاوازەوە سیر بکرێن ئەو هەموو توانایی کە هەیەە ئەمجار لە ڕێی نووسینەوە دەرببڕێن طبعا من وەکو خاڵی پێشووتریش کە ئاماژەم پێدا هێزە کۆنزەرواتەکان حەزەکەن ژنان ئەگەر قوربانیش بن بنمونە ئەگەر هاوسەریان لە جەنگیشا لە دەستدا بێت و بە خێوکاری مناڵ بن وها سیر بکرێن کە مەوجودێکن ئەبێ حتمما پارەیەکیان بەدەست بگێنن خێرێکیان پێ بگێنن یا ئەمە سەرەڕای ئەوەی کە ئەم ژنە خۆی سربەخۆ خەریکە ژیانی خۆی بەسەر ئەبات لە ڕاستیە ئەمە لای تێڕوانینی با بڵێن هەندێک کەس بێ بڵێ بەڵام وەکوتر ئەگەر بچینەوە سەر پرسیارەکە بەڕێزت تۆزێک تا چەند گرنگە ئێمە بەجیا لەوەی کە ئازارەکانی ژنان پیشان بین هێز و توانەکانیان پیشان بین لە ڕێی نووسینەوە بە لە ڕێی ئەدەبیاتەوە بێت کە ژنان دەستێکی باڵانێک و بەڕێزت کە ناوە چەندین ژنت هێنا کە ژنی ناودارن و لە نووسینە لە ئێستا دەستێکی باڵیان هەیە لەو بوارەدا طبعا ئێمە بەڕاستی ئەمە ئەتوانین بڵین نخبەکانی ژنانن نەڕاستیە چین و توێژەکان جیاوازن لە ناو کۆمەڵگەیە بۆیە خەباتی ژنی کورد وەکو نووسین وەکو هونەر وەکو بواری سیاسی وەکو هەر بوارێکی تر ئەبێت وها بێ هەموو چین و توێژێک لە خۆ بگرێت ئێمە لە ڕاستیە وەکو فێمینیستەکان ئێستا تەنانەت ئەبێ هەموو ئەم بوارانە ئێمە لە مێشکمانابێ و ئیشی لەسەر بکەین تەنانەت ئێمە ئێستا ئەبێ سروشتیش لە بەرچاو بگرین نەک تەنها هەر ئەوەی ئێمە هێز و توانەکانی ژنان وتم تا ئاستێک ژنان باسی ئازار و نەهامەتیەکانی ژیانی خۆیان ئەکەن دواتر لە ڕۆمانەکانیان لە نووسینەکانیان دەری ئەخەن کە چۆن بەوەیە تێپەڕیون و ئێستا کەسێکی کارامەن و ئێستا خەریکن ژیانێکی سربەخۆی خۆیان ئەبەن بەڕێەوە ئێمە مەبەسمانە لە نووسین ئەوە دەربخەین ئەو تەشجیعی ژنەکانمان بکەین هیچ کچەکانمان بکەین کە بەڵێ ئەمان خۆیان تاکی سربەخۆن و ئەتوانن بڕیاردەر بن لە ئەوەی کە ژیانی خۆیان چۆن ساز بکەن و چۆن بتوانن کەسێکی داهێنەر بن لە بواری ئەدەب لە بواری هونەر لە بوارە جیاکانی ژیانی ئێستاە باش جا بۆ دروستکردنی ئەو با بڵێن متمانەیە بۆ ئەوەی کە توانای خاتوونەکان لە بواری نووسینە پەرەی پێ بدرێت لا دوای مامۆستا ڕێزان بەڕێوە چوونی کۆڕ و کۆبوونەوە بۆ ئەوەی کە خاتوونێک قسە بکبوونە لەسەر ڕۆمانەکەی یاخود بۆ نمونە ئەوەی کە بەرنامەی کتێب کەکرا ئێمە بە خۆشحاڵی و ئەبینین هەندێک هەنگاو هەیە بۆی کە خوێندنەوە بە کەلتور بکرێت نووسەرە پیاوەکان زۆربەی زۆری جارەکان بانگەکرێت ئەم جارە با دەرفەت بێت خاتوونێکی نووسەر بێ بهێنرێت قسە بکات شرۆڤە بکات لەسەر ئەدەبیات بۆ نمونە لە هەرێمی کوردستان یان لەسەر جیهان ئەمە تا چەند ڕێکارە بێت بۆ ئەوەی کە ناسینێک یەکەم جار بکرێت بۆ ژنان وردە وردە ڕوخسارەکان ئاشنا بکرێن ئاسایی بکرێتەوە کە بڵێ چۆن ئێمە نووسری پیامان هەیە نووسری ژنیشمان هەیە ئەمە کە وردە وردە ئیتر ئەم جارە خوێندنەوەمان کرد بە کللتور ئیتر بیمان نەکردەوە لەوەی ڕەگەز لە پشتیەوە بێت دادوەری ڕەگەزانە بکەین بۆ خوێنە ئەمانە تا چەند ئەبێتە هۆکاری ئەوەی کە متمانە بەخۆی بگەڕێتەوە بۆ ژنان بۆی کە دەربکەون ئیشی زیاتر بکەن چالاکتر بن تەبان ئەو خاڵی کە بەڕێزت باست کرد زۆر هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە خاتونە گەنجەکانمان بە تایبەتی بهێنینە بەرخوێندن لە ڕاستیە لە کۆمەڵگەی ئێمە خوێندن ئێستا بووە دیاردەیەکی زۆر غەریب کەس خۆی لێ نایات خوێندن بەڕاستی ئەبێ ببێ بە کەلتور ئێستا چ بۆ نووسەرە پیاوەکانمان بێ چ بۆ نووسەرە ژنەکانمان بێ کەم نین ئەو نووسەرە پیاوانش کە کارکتەرە سەرەکیەکانیان ژنان و باسی ئازارەکانی ژنانەکەن و گزارش لە ئەوزاعی ژنان ئەکەن ئێمە باسی دەنگی ژنان ئەەکەین باسی ئەوە کەین ژنان خۆیان بنووسن خۆیان دەربڕی هەموو ئێش و ئازارەکان بن هەموو لەمپەرەکان بن هەموو ئەو شتانەی کە هاتوونەتە سەڕێیان و نەیانتوانیوە خەیاڵیان پەروەردە بکەن و نەیانتوانیوە باش دەربڕی هەموو ئەو شتانە بن کە ئەبێ باسی بکەن بۆیە بەڕاستی کللتوری خوێندنەوە ئەبێ جێگیر بکرێت
لە ئێستایا خاڵێکی زۆر گرنگە جایسا خوێندنەوە تەنانەت هەر ئەوە نییە تۆ هارد کۆپیەکت بەدەستەوە بێ کتێبێکی دەستیت بەدەستەوە بێ ئێمە گەنجەکانمان ئێستا زۆر لەو بواری سۆشەل میدیایە زۆر بەتوانان کتێبی دەنگی هەیە کتێب بە شێوازی PDF هەیە ئەتوان خۆیان بخەنە بەر خوێندن بەڕاستی جا لە پاڵ ئەم بەکەلتورکردنی خوێندنە تا چەند گرینگە دەرفە درێ بە نووسەرە ژنەکان بۆیە کە ئەوان بێن خۆیان باستە سەر کتێب بکەن باستە سەر ئەدەبیات بکەن خۆیان خوێندنەوە بۆ بەرهەمەکانیان بکەن. طبعا ئێمە دیاردە نییە بەڵام ئێمە باسی مردنی نووسەر ئەکەین کاتێککە نووسەرێک بەرهەمێک ئەخولقێنێت لە دوای ئەوە ئیتر تەواو ئیشی ئەو تەواو بووە ئیشی کێ دەست پێەکە ئیشی خوێنەرەکان دەست پێکات وەکو تەوەرزانی بەناوبانگ ڕۆڵان بارت ئەڵێت نووسەر تا ئەو کاتێک کە بەرهەمەکەی ئەخولقێنێ ئەژی ئیتر لە دوای ئەو ئێمە مەرگی نووسەرمان هەیە خوێنەر دەسەکات بە خوێندنەوە بەرهەمهێنانەوەی ئەو نووسینە لەوانەیە کتێبێک بێت دەقیق بێت ئەگەر 1000 کەس خوێند بێت یان و 1000 بیر و بۆچوون و ئایدیای جیاوازی لە هەڵبگرن بۆیە ئێمە وەکو ڕاستە ئێمە ئەبێ ئەم کۆڕ و کۆبوونەوانە هەبێ ژنان نووسەر خۆیان باسی بەرهەمەکانیان بکەن بەڵام ئێمە لە تەنیشتیشە ئەبێ ژنە خوێنەرەکان باسی ئایدیا و تەوەر و بۆچوونەکانی خۆیان بکەن وەکو باسیشم کرد لە ئێسەیە کەم نین ئەو کەسانەی کە تەوەرزانن و ڕەخنە ئەگرن و وەرگێڕن لەم بوارەیە و بەرهەمهێنانیان لە بواری ڕەخنە و تەوەر و ئەم شتانەشا هەیە. زۆر باشە کەواتە ئەبێت ئەم کتێبانەی کە ئەنووسێت جار لە هەرچ بابەتێکایە کە ئەنووسێت و کە ژنان ڕۆڵێکی کاریان هەیەتیایە تا چەند گرنگە ئەو تایبەتمەندیانەی خۆی لە دەست نەدات بۆ نەژنێکمانەی ئەوە لە بواری ڕۆمانە بنووسێ ژنێکی دیکەمانەیە ئەوێت لە بواری فێمینیزم بنووسێت تا چەند گرنگە و تایبەتمەندیەکانی چین بەپێی ئەم جۆرانە. تایبەتمەندی بنمونە نووسینی فێمینیستی و ڕۆمان ئێمە وەکو ئەدەبیات ناڵێم نووسەر خۆی ئەنووسێت ئێستا خەیاڵی پەروەردە کردووە لە دنیایەکە ئەژی لەگەڵ نووسینەکەیە ئەژی بەرهەمەهێنێت داهێنێت دواتر خوێنەرەکان بڕیار ئەیەن کە ئایا ئەم نووسینە فێمینیستیە یان نا لەوانەیە بنمونە کاتێکە خاتو ئەحلام مەنسوور یا گەلاوێش خان بەرهەمێکی نووسی بێ خۆی بە فێمینیستدانە نابێت بەڵام ئەوەی کە منێک ئەی خوێنمەوە بەڕێستان ئەی خوێنەوە خوێنەر بڕیارەدانەوەی کە ئەم جۆرە کتێبە چ جۆرەکە لە چ بوارەکان نووسراوە نووسەر خۆی ئەو بڕیارە نایەت خوێنەرەکان بڕیاری ئەوایە زۆر سپاس بۆ بەڕێزت چاڕێکە نیشەڵا ئیشی جوانتر و دەوڵەمەندتر لەلایەن بەڕێزت و هەروەها نووسەران و وەرگێڕانی دیکە لە هیوایسەکەوتنە بۆ خوازی ببینرێت سپاس بۆ دووبارە ڕۆژیانی ژنانە پیرۆز بێت منیش دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە ژنانی جیهان و بەتایبەتی ژنانی نەتەوەی کوردەکەم ببوورم من لە قسەکانمان زۆرتر ئاماژەم بە ژنانی ڕۆژهەڵات و باشوور کرد لە ڕاستیە بەداخۆ زۆر ئاشنای ئەدەبی ژنانی باکوور و ڕۆژاوانیم دڵنیام ئەوانیش لەم بوارەیە زۆر کاران تەنانەت بە ئەکتە سیاسیەکانیشیانەوە کە دیارە دیسان پیرۆزبایی خۆم بم بۆنەوە ئاراستەی ئێوەی بەڕێز و هەروەها هەموو ژنانی کوردەکەم بە تایبەتی نووسەرەکانمان و بەرهەمهێنەرەکانمان لە هەر شوێنێکی کوردستان ژنێک شانازی بەدەستهێنابێت بۆ هەموو کوردان شانازیە زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بۆ کاتەکەی ئێوە